ئێرە چییە؟ فستیڤاڵی نازانی؟ منش بۆ ئەوە هاتووم بۆ ئەم فستیڤاڵی ئاشتی و پێکەوە ژیان دقیقەی بەچیەکە؟ هاتووم دیاری بەسەر ئەو مناوەرەدا بەش بکەم. تو هەر بەخێر بێ. دەچینە لای گۆرانیەکی تری ئەو تیپە جوانەی باخچی ساوایانی هەواڵە پێکەوە بینەرێ. دەستان خۆش بۆ نمایشە جوانە دوایی بڕگەی یەکەمین ڕۆژی فستیڤاڵی کەرکووک بۆ ئاشتی و پێکەوە ژیان پێشکەشکردنی سیمینارێکە دەربارەی ئاشتی و پێکەوە ژیان